بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ناکۆکی نێوان هەرێم و بەغدا دەکەین لەسەر داهاتی نانەوتی ئەوەی لە نێو خەڵکیدا بە داهاتی ناوخۆ ناسراوە. تەمان لە ڕووی یاساییەوە دوو جۆر داهاتمان هەیە، نەوتی و نانەوتی. ئێمە ئەمڕۆ باز لە داهاتی نانەوتیەکەین کە گرفتێکە لە نێوان هەولێر و بەغدا بزانین زانیاریەکانی نێو ڕاپۆرتەکەمان چی تێدایە. بێگومان لە کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە 26 هەژد بۆ ئەوەی کە ئەم گرفتە ئەم ناکۆکیە کۆتایی پێبێ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە یەکلایکردنەوەی ئەم بابەتە لە ماوەی یەک هەفتەدا و بۆ ئەم بابەتەش دەبێت لیژنەیەک دروست کرد دوای دینە سەر وردەکاری لیژنەکە. بڕیاری دووهەمیدا ئەگەر ئەو لیژنەیە بۆ یەکلایکردنەوەی لە ماوەی ئەم هەفتەیەدا نەگەیشتە ئەنجام ئەوە ئەم بابەتە بابەتی جیاوازی خلافی نێوان هەولێر و بەغدا لەسەر داهاتی ناوخۆ یان داهاتی نانەوتی ئەوە کاتە پەنا دەبرێتە بەر دادگای فیدراڵی یان ئەنجومەنی شوڕا بۆی تەفسیری خۆیان بۆ ئەو مادە یاسایانە بکەن کە لەسەر داهاتی نانەوتی چ لە یاسای بودجە چ لە با بڵێن دەستورە یان لە هەر یاسایەکی دیکە داهات بێ تەفسیری خوانی بۆ بکەن. ئەو کاتە دەبێت ئەم تەفسیری ئەمان کردیان ئەبێت هەولێریش و بەغداش پێوەی پابند بن. باشە دینە سەر ئەو لیژنەی کە باسمان کرد. لیژنەکە لەم کەسانە پێگاتون ڕاوێژکاری یاسایی سەرۆکوەزیرانی عێراق، یەکێک لە ڕاوێژکارەکانی سەرۆکوەزیرانی عێراق کە لە ڕووی یاساییەوەی بەشداریەکات، سەرۆکی فەرمانگەی یاسایی ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق، نوێنەری وەزارەتی دارایی عێراق، نوێنەری دیوانی چاودێری دارایی عێراق، لەگەڵ چێ هەماهەنگیکردن لەگەڵ نوێنەرایەتی هەرێم لە بەغدا کە ئەمیش دەگەڕێتەوە بۆ هەرێم و ینی کەسەکان دیاریەکەن لەوانەیە نوێنەری دیوانی چاودێری دارایی هەرێم هەبێت، نوێنەری وەزارەتی دارایی هەرێم هەبێت، لەوانەیە سەرۆک یان سکرتێری ئەنجومەنی وەزیران یان سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران هەبێت یان یەکێک لە ڕاوێژکارەکانی سەرۆکی ماوە بەسەرچی حکوومەتی هەرێم دابنرێت و دەبێت لە ماوەی یەک هەفتەدا ئەم لیژنەیە لەسەر داهاتی نانەوتی بگەنە ڕێکەوتن. ئەگەرنا وەک پێشووتر باسم کرد ئاڕاستەی دادگای فیدراڵیەکرێت. باش تێڕوانینی هەرێم و بەغدا لەسەر داهاتی نانەوتی بزانین چییە؟ یەک بێک ئینەسەری پشکی داهاتی گومرگ. جارە باسی گومرگەکەین. هەرێم و بەغدا لەسەری کۆکن. طبعا سەرەتا بەغدا داوایە کە 100% بۆ عێراق بێ، بەڵام ئێستا کۆکن لەسەرەوەی کە لە 150 بۆ عێراق بێ 150 بۆ هەرێمی کوردستان بێت. بابەتێکی دیکە میکانیزمی داهاتی گومرگ تێڕوانینی هەرێم 50 بۆ عێراق 50 بۆ هەرێم. تێڕوانینی بەغدا چی؟ ئەڵێ هەموویم بنێ، ینی بۆ نمونە 100 ملیار دینارە یان 200 ملیار دینارە لە مانگێکە، هەموویم تەسلیمکەن من دوای لە 150تان بۆ ئەنێرمەوە. لەسەر ئەمە گرفت هەیە. هەرێم ئەڵێ نا من 150 بۆ نێرم و 50 لای خۆم گلێمەوە، بەڵام عێراق ئەڵێ نا هەموویم بۆ بنێرە بیخەرە سەر حساب بانقی عێراق، دوای من لە 150 بۆ ئەنێرمەوە. لەسەر ئەوە ڕێک نەکەوتون. یینە سەر داهاتی باجەکان. تێڕوانینی هەرێم لەسەر باجەکان چییە؟ لە 150 بڵێن داهاتی هەرێم 150 بۆ عێراق لە 150 بۆ هەرێم. تێڕوانینی بەغداڵە چی؟ ئەڵێ لە 100 بۆ بەغدا لە 100 بۆ هەرێم. باجەکان ئەبێت هەمووی بۆ عێراق بگەڕێتەوە و هیچی نابێت بۆ هەرێم بگەڕێتەوە. تەمان لەسەر ئەمەش ناکۆکی هەیە. بابینە سەر داهاتی ڕسوماتی وەزارەتەکان. تێڕوانینی هەرێمەڵە چی؟ ئەڵێ لە 150 ئەو فەرمانگانەی لە هەرێم هەن کە فەرمانگەی فیدراڵین وەک پاسپۆرت، نشینگە، کارتی نیشتیمانی، با بڵین پاسەوانی سنوور چی ئەمانە، ئەڵێ لە 150 بۆ عێراق و ئەوانەی دیکە کە تایبەتن بە هەرێمی کوردستانە ئەو فەرمانگە وەزارەتانی فیدراڵی نین لە 100% ڕسوماتەکانی بۆ خۆمانە بێت. بەڵام بەغدا تێڕوانینێکی دیکەی هەیە. بەغداڵێ لە 150 کۆی هەموو ڕسومات فیدراڵیەکان و نافیدراڵیەکان بۆ بەغدا بگەڕێنەوە، لە 150 بۆ هەرێم بێ. لەسەر ئەمەش نەگەیشتونەتە نەتیجە و ئەگەر لە ماوەی ئەم هەفتەیە ئەمەش یەکلایی نەبێتەوە وەک پێشتر باسمان کرد دەبێت دادگای باڵایی فیدراڵی لە عێراق یان ئەنجومەنی شوڕا ئەم بابەتە یەکلایی بکاتەوە. ئەمی باسمان کرد ناکۆکی نێوان هەولێر و بەغدا بوو لەسەر داهاتی نانەوتی کە تا ئێستا لەسەری ڕێک نەکەوتون و لێرە بەدواوە جگە لە نەوت ئەم داهاتەش
یەکێکە لەو گرفتانەی کە موچەی مانگی حەوت و مانگەکانی دیکەی لەسەر بنیانە ئەنرێت ئەگەر ئەمە یەکلانە بێتەوە ئەو موچانەش گرفتیان بۆ دروستە.